بەڕێزان سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە ئەڵقەی سێم و دواتەوەری دیدارەکەمان دێنە وڵاتان بۆ تەواوکردنی گفتوگۆ و قسە لەسەرکردن و شرۆڤەکردنی تەواوی ئەو وێزگە سیاسیە جیاوازانەی کە بزوتنەوەی ئیسلامی لە قۆناغی جیاوازا پێیە تێپەڕیوە لەم تەوەرەیەدا و لە ئەڵقەی سێم و دواتەوەردا ئاماژە بە بارودۆخی ئێستای سیاسی بزوتنەوەی ئیسلامی بەراورد بە تەواوی ئەو هەڵە استراتیژی و ئینشقاق و باڵباڵێن و شەڕە نێوخۆیانی کە پارتیشی چەکداری ئیسلامی پێیا تێپەڕیوە هەوڵ دەین لەم تەوەرەیە ئاماژە بە بارودۆخی ئێستای حیزب و چۆنێتی گەشەکردن و پرۆژەکانی ئایندە و پەیوەندی نێوخۆیەکانی ئەم پارتە ئیسلامی و هەروەها پەیوەندیەکانی دەرەوەی خۆی درێژە بە تەوەرە گفتوگۆکەمان بین. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسانە دیسانەوە میوانداری زۆر بەڕێز کاک ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامیمان کردووە. کاک ئیحسان گیان دیسانەوە بەخێر بێت بۆ بەرنامەی ڕۆداوامێژوو. کاک ئیحسان من پێم خۆشە بڕێکی تر لەسەر پەیوەندیەکان بوەسین بەر لەوەی قسە لەسەر بارودۆخی ئێستای حیزب بکەین. پەیوەندی ئێوە بە حیزبە چەپ و قەومیەکانەوە لە چ ئاستێکدایە لە ئێستاە؟ بسم الله الرحمن الرحیم. طبعا ئێمە حالیان پەیوەندیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پەیوەندێکی باشە و هیوادارین باشتر ببێ و ئێمە تەمەنایەوەکەین کە ئینشاءالله بگاتە ئاستێکی باشتر و فراوانتر لەگەڵ حیزبی سۆشیالیستی کوردستان هەم پەیوەندێکی زۆر تەبیعی و باشمان هەیە هەر لە دێر زەمان و زەمانی شاخەوە تا ئەمڕۆ هەموو کات پەیوەندیەکانمان لە ئاستێکی زۆر باشا بووە لەگەڵ یەکێتی نیشتیمانیشە ئێستاکێ ئێمە پێمان خۆشە و لە هەوڵی ئەوە داین کە علاقاتەکانمان تەبیعی تر و سروشتی تری بکەینەوە بیگەێنینەوە دۆخی جاران لەسەر ئەساسیەوەی کە احترام و لە یەکتری بگرین و گوێ لە یەک بگرین لەگەڵ هەموو ئەو حەزبانێکە لە کوردستانە هەیە پێمان خۆشە علاقاتمان علاقاتێکی تەبیعی بێت لەگەڵیانە. بەڵێ سەبارەت بە پەیوەندیتان لەگەڵ پارتە سیاسی ئیسلامیەکان دیارە چەند ڕوتێکی تر لە مەیدانی سیاسی لە کوردستانە لە هەرێمە کاری سیاسیەکەن پەیوەندیتان لەگەڵ ئەو ڕوتە سیاسی ئیسلامیان ناچۆنە؟ ئێمە هەموو مسلمانێک لە هەر جێگەیەکا بێت لەم کوردستانە چۆن بەڕێز مامۆستا مەلا عوسمان کە ئەو ڕێگەی بۆ چنین و دوایویش مامۆستا مەلا عەلی ئێمە هەموو برایەکی مسلمان لە کوردستانە بێت بە برای خۆمان یەزانین و حەزی شەکەین هەر هەموو لایەکیان بزوتنەوە بە بزوتنەوەی خۆیان بزانن وەک چەترێک وا بێت بۆ هەموو لایەک. ئێمە لەگەڵەوە هەموو ملاحەزاتانەی کە ئێستاکێ و لەو مێژوە باسمان کرد خوا نەخواسە نەک بۆ ئەوە بێت کە ئێمە ئەمڕۆ بڵین وەکو دژایەتیکردنە یاک شتێک وا بێ ئەوە شتێک کە ئێمە وەکو واجبێکی شەرعی لەسەرمان واجبە کە ئەو ڕوونکردنەوانە بدەین بەڵام لە ئیمڕۆدا ئێمە علاقاتمان لەگەڵ یەکگرتووە علاقاتێکی تەبیعیە و لەگەڵ کۆمەڵی ئیسلامیشا دانیشتن وشتی وا کراوە و ئێمە بە هیچ شێوەیەک هیچ مەشاکلێکی شخصیمان لەگەڵ کەس نییە. بە نیسبەتی پرۆژەیشەوە ئێمە وەکو لیستی ئیسلامی حەزەکەین کەس مزایەدە لەسەر بزوتنەوەی ئیسلامی نەکە. بزوتنەوەی ئیسلامی زمانێک یەکگرتووی ئیسلامی خۆی ئەعلان نەکردبوو هێشتا حیزبیشان نەبوو ڕابەری بزوتنەوە بەڕێز مامۆستا مەلا عوسمان کە یەکەم ئینتیخابات لە کوردستانە هەبوو وتی ئێمە زانین لە کوردستانە خەڵکانێکی تر هەن و ئیش و کارەکەن پێمان خۆشە مسلمان یەک بێ برا بێ یەک سەف بێت هەر لەبەرەوە بوو پرس و ڕاشیان پێکرا لەگەڵەوە حیزب نەبوون لەگەڵەوە ئێمە وەکو حیزب بەشداریمان لە ئینتیخاباتە کرد بەڵام هەر ناوی نالیستی ئیسلامی و هەندێک لەو برایانەی یەکگرتوو و ئەو خەڵکانێک کە بێلایەن بوون بەشداری پێکرد لە ئینتیخاباتە ئێمە ئەمە شتێکە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەم شتە ئیمانمان پێ بووە و بە عەمەلی هەموو جارێ هەنگاومان بۆ ناوە نەک بەدەم زۆر جار لەوانەیە هەندێک کەس هەنێ شت وەکو شیعار باس بکە تەنها لەبەر خاتریەوەی کە ئەو جەماوەرە لە خۆی رازی بکە بەڵام ئێمە وەکو عەمەلی هەنگاومان بۆ ناوە وەکو عەمەلی سەلماندوومانە. ئێستش لە ئینتیخاباتی پێشووی عێراق ئێمە داوای لیستی ئیسلامیمان کرد لەگەڵ ئەو هەموو ملاحەزاتانەی کە لەوانەیە هەمان بێت مێژووی یا بە هەر شێوەیەک بێ بەڵام کە هاتە سەرەوەی باسی لیستی ئیسلامی بکرێ ئێمە شورای بزوتنەوەی ئیسلامی بە یەک دەنگ باسی هەموو لایەک پێیان خۆش بوو خۆشحاڵی خۆیان دەربڕی بۆەوەی کە لیستێکی ئیسلامی هەبێ و ئەو برا بە ڕێزانە نەهاتنە پێشەوە ئەوە بوو لیستی چاکسازی ئەوانیان دامەزران و ئەوە بوو دوای ئەوەش بڵین بەدەم ئەو هاوارەی ئێمە نەهاتن. ئێستاکێش کە ئەوان ئەو بڵین شتانێت تاقی کراوەتەوە و ئیستە دەنگۆی ئەوە هەیە کە لیستی ئیسلامی بێ ئێمە چۆن لە 92 چۆن هەر لە بیداتی بزوتنەوەی ئیسلامیەوە
ئامادە بووین ئێمە بەنسبەتی ئێمەوە هەر شتێک و هەر حساساتێکی شخصی هەبێ بەرکەنارێنێ ئێمە بە نسبەتی ئێمەوە مەشروع ئیسلامیەکە و مەشروعی میلەتەکەمان زۆر گرنگترە لامان بۆ نمونە ئێمە حتا لەگەڵ حیزب قەومیەک ئەو حیزبانەی ترکە هەن لە ساحەکە لەوانەیە بەیانیەگەر خەتەری ڕووکاتە کوردستان ئێمە هەموو ئەو شتانێشتی کە هەمانە ئەینێنە کەنار و ئامادەین بە هەموو شەوێ دیفاع لە میلەتی خۆمان بکەین چۆن لە ئەساسا لەسەر و ئەساسە دروست بووین. زۆر باشە ئێوە لە کۆنترەوە پرۆژەی لیستی هاوبەش و پرۆژەی پێکەوەبوونی گروپە ئیسلامیەکانتان لەبەردەسا بووە بەڵام لە ئێستادا ئەوەی کە مێدیاکان ئاماژەی پێیەکەنەوەیە کە کۆمەڵی ئیسلامی وێگرتووی ئیسلامی خەریکی دروستکردنی لیستەکەن بۆچی ناوی بزنەوەیتیانە بۆچی ئێوە خاوەنی ئەو پرۆژەیەن و ئەوان دەست پێشخەریان کردووە. من لەو باوەڕام جەماوەرەکەی ئێمە جەماوەرێکە ئەزانێت کێ خاوەنی ئەو پرۆژەیە و وەکو باسمان کرد هەر لە 92 بە عەمەلی ئێمە سەلماندوومانە کە کێ ئەو فکرە و کێ هەمیشە هەوڵی داوە بۆ یەکڕیزی مسلمانان و بزوتنەوەی ئیسلامیەک و حیزبی دایک یەکەم حیزبێک بووە ئێمە فەخر و شانازی پێوەکەین کە دروست بووە کە ئیعلانی جیهادی کردووە کە دیفاعی لەو میلەتە کردووە. ئێمە حیزبی دایکین هەر حیزبێکی کە حتا جابوو بێتەوە لە ئێمە ئەوە کە بڵێن لە سەفی ئیسلامیە لە سەفی مسلمانان چۆتە دەرەوە نەک ئێمە ئەو بزوتنەوەی ئیسلامیە لە یەکەم ڕۆژەوە کە ئیعلان کراوە تا ئەمڕۆ ماوین و هەین و دیفاع لەو عقائیدە و لەو عەقیدەی خۆمانەکەین کە لە یەکەم ڕۆژە دروست بووین لە پێناویە. ئێمە زمانێک قسەمان بە بەعز و زمانێک هەموو قیادەی ئێمە لە خەباتا بووین و حکمی ئەدامان بووە خەڵکانێکە بوون ئامادە نەبوون بەیانێکی لەسەر حیزبی بەعز دەربکەن. ئێستاکە ئازایەتی نییە حیزبی بەعز مردووە و ڕۆشتووە تۆ بێی قسەی پێ بڵێ من ێستا قسە ناڵم بە سەدام حوسێن کە مردووە لەبەرەوە نەپیاوەتیە قسەی پێ بڵێ ئێستاکە نە ئازایەتیە بەڵام زمانێک کە هەڵەبجە ڕوویا و ئەنفال ڕوویا ئەی بۆ لە 1970 نەمان بینی من حەزەکەم ئەوانەی کە ئەمڕۆ قسان دەکەم من حەزەکەم هەموو کەسێک ڕێی خۆی بگۆڕێ و باش بێ بەڵام نیت مزایدە بەسەر منەوە بکەی نیت کارێ بکەی و فەرموو یەک بەیانم بۆ بێنن کە ئێوە لە کاتی خۆیان لە 89 ئیدانەی جەریمەی هەڵەبجە و ئەنفالتان کرد بێت نەبەس ئێوە چێ یەکگرتو کۆمەڵ ئیخوان مسلمین ئەو کاتە یەکگرتو هەر نەبووە بڵین بەیان یەکگرتو نەبوون وەکو ئیخوان مسلمین یەک بەیانیان بێنە کە ئیدانەی لە ساڵی 89 ئیدانەی ئەنفالیان کرد بێ ئیدانەی هەڵەبجەیان کرد بێ بەڵام لە کاتێکا ئێمە چوین شایەتیمانداوە لە کاتێکا ئێمە چوین بە عەمەلی گەڕاوین کارمان کردووە خەتەر هەبووە لەسەر ژیانمان بەڵام ئێمە گەر ئیمکاناتمان نەبێ ئەمڕۆ تەلەڤیزۆنێکمان نەبێ و ئەم دەنگەی ئێمە بە هەموو لایەک نەسەمێن ئەمەش بەلای خەڵکەوە بەڕاستی ئێمە وەکو مسلمان ئیمانمان بەوە هەیە کە ئەمە آخر زمانە لە آخر زمان إن شاء الله سيأتي زمان على أمتي يكذب فيها الصادق ويصدق فيها الكاذب ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين ويكثر فيها الرويبضة ئەمە ئەو ڕۆژەیە کە هەموو شتەکە هەموو ڕاستیەکان ئەوانەی کە درۆزنن بە ڕازگۆ درێن لە قەڵم ئەوانەی کە ڕازگۆن بە درۆزن ئەوەی کە ئەمینە بە خاینە ئەوەی کە خاینە بە ئەمین لەبەرەوە بەلای ئێمە وەکو مسلمان عجایب نییە کە ئەم وەزعە ئەبینین طبعاً خەفەتی بۆ خۆین و بەڵام کە ئەیبینین بەڵام ئێمە لە ناخی خۆمانە مرتاحین بەوەی کە لە هەموو مێژومانە چیمان کردووە و بزوتنەوەی ئیسلامی خاوەنێکی سەروەریەکە و ئەو عەمەل و ئیشانەی کە کردومانە خوای گەورە فەرمێ وەقول اعملوا ئەڵێ کردە کار بکەن بۆ ئەوەی خوای گەورە کارەکانتان نەبێ ناڵێ قسە بکەن بۆ ئەوەی دوایەوە ئەوەش سەختترین شتە سە بۆ نمونە ئێمە باس دە برایەتەکەین برایەتیەوە نییە کە تۆ بەدەم بێڵێ ئێمە لای خوا چ شتێک بڵێن ناڕەحەترین شتە ئەوەی کە ئەو شتەی کە بەدەم ئێڵێ بەڵام بە عەمەل تۆ خۆت کاری پێ نەکەی ئێستا کێش بەداخەوە زۆر لەو شتانە بینین کە لەوانەیە ئەگەر وەکو ئیملا تەماشایکەیت وەکو نووسین تەماشایکەیت نووسینێکی زۆر جوان بێ ئیملایەکی زۆر جوان بێ بەڵام عەمەلەکە زۆر لەگەڵ ئەوە جیاواز بێ لەبەرەوە من ئەڵێم ئەگەر ئەو برایانەش ئەمڕۆ ئەو مێژووی خۆیان نابینن من لەو باوەڕام خەڵکانێکی زۆر هەبێ و مێژوەزانن و هیچ کەسێک ناتوانێت مێژوو بە ئاڵۆزێنێ و مێژوو بگۆڕێ من ناتوانم دوێنێ بگۆڕم بەڵام ئەتوانم بەیانی بۆ خۆم دروست بکەم لەبەرەوە ئێمە ئەو مێژووی کە هەمانە فەخر و شانازیە بۆ هەموو ئەندامێک کە پابند بووین پێوەی بەڵام کەس ناتوانێت بە خەت کوژێنە مێژووی ئێمە بسڕێتەوە و ئەو برا بە ڕێزانش ئەگەر لە ئیمڕۆوە ئەوانەی کە غەڵەت بۆ کاتی خۆی و کۆن شتیان کردووە یا نەیان کردووە و من وا بە باشەداندان بۆ غەڵەتانی خۆیان نابنێن و ئەو حەقایقانەی کە بووە وەکو خۆی باسی بکەن پەیوەندی ئێستاتان لەگەڵ ئێرانە چۆنە؟ پەیوەندیەکی زۆر تەبیعیە و لە ئاستێکی زۆر عادیایە تەنها نمایندەی یەکمان هەیە لە تاران و ئەو نمایندانێشیان کە لە هەرێمی کوردستانە هەیەە سەردانی مەکتەب سیاسیمانەکەن سەردانی ڕابەرەکەن سەردانی ئەندامانمانەکەن
بەڵام هیچ پەیوەندیەکی تایبەتمەندیمان ئێمە لەگەڵیانە نییە. بەڵام پەیوەندیەکە ئەگەر بەو شێوەیە ئاساییەوەکو بە ڕێزەباسیەکەی بۆچی ئێران کۆماری ئیسلامی ئێران داوای کردووە کە ئۆرگانێکی میدیایی و تەلەڤیزیۆنێک بۆ ئێوە دابنێت و داوای کردو لە ئاسی سەرکردایەتی سەردانی ئێران بکەن و ئێوە نەچوون و ئەو داواکاری ئێران تا ڕێکردێتەوە بۆچی؟ طبعاً ئێمە ئەگەر بێت و تەماشا بکەین ئێمە هیچ شتێک وەکو ئیملاعات حەز ناکەم قبولی بکەم. من خۆم هەر وەکو ڕێی شخصی خۆشم پێم باشە تەلەڤیزیۆن نەوبێ لەوەی کە تۆ یعنی بۆ نمونە دیفاع بکەیت لە پرۆژەی خەڵکانێکی تر. لەبەرەوە تەلەڤیزیۆن ئەگەر تۆ نەتوانی حەقیقتیا بڵێ، ئەگەر تۆ نەتوانی ئاراستەیەکی وای ببەی کە شتێک زیات بکەی بۆ ئەو میلەتە کە نیەتی تەنها بۆکو ژمارەوە بێت نەبوونی باشترێکە سبەی نەگلەیش نایەتە سەر. لەبەرەوە بەڕەئی من ئێمە هەر شتێک بکەین حەزمان لەوەیە بە خۆماڵی بیکەین. ئێستا کێش بۆ بزوتنەوەکو مەشروعی هەیە کە تەلەڤیزیۆن دابنێ. ئێمە ئەو میدیاکارانەی بزوتنەوە هەیەی ئەو حیزبانەی تر نیانە. ئێمە فەخرەکەین بۆ هەموو گەنجی خۆمانەوە لە شاعیر لە ئەدیب لە نووسەر لە هەمووی کە هەمانە باوەڕ ناکەم کەسی تر هەیبێ بۆ ئیخلاس و بۆ ڕۆحیەتەوە کار بکەن لە بزوتنەوە کە بەبێ مقابل ئەو هەموو کارە جوانان ناکەن. بەڵام ئێمە کە ئەمڕۆ نیمانە حەزەکەین خۆماڵی بێ. بەیانی لەوانەیە ئەگەر وەزع تۆزێ باش ببێ هەر لە ئابوونەوەی خۆمان ئێمە پرۆژەیەکی وا بکەین و ئینشاءڵڵا بیکەین بە شتێکی نەوعی. بەڵام لەم دوایانە بەشێکی زۆر لە کادری ئەعلامیەکانی بزوتنەوەی ئیسلامی تەجمید کران. هۆکاری ئەوە چی بوو؟ ئەوە ترێت کۆمەڵێک گەنج بوون و بۆچوونی جیاوازیان هەبوو و هەمیشە داوای چاکسازی و کۆنگریان کردو و نەوەی کۆنیش ئەمەی پێخۆش نەبوو. چەند ڕاستە قسەیە؟ من لەو باوەڕامەوە هەڵەیەک بوو کە کرا و بە سەرکردایەتیش هەمووی ڕازی نەبوو بە شتە و لە عینی کاتیشا ئەو برایانە لە یازال کاری خۆیانەکەن و ئەتوانم بڵێم زیاتر شتێکی شخصی بۆ لەوە زیاتر کە شتێکی ینی بڵین منەظەم بوو بێت. هەر لەبەرەوەش بۆ دوای ئەو برایانە کاری خۆیانیان کردووە. هیچ مشکلەیەک دوایەوە ڕووی نەداوە و ئەو برایانش کە ئەو شتە ڕوویاوە هەمویان کاری خۆیان و کارەکان زۆر زۆر ئاساییە و ڕۆڵێکی تایبەتیەشان هەیە و ڕۆڵێکی زۆر زۆریشان بینیوە. لەو هەموو کاتێک کە حەسار و هەموو شتێک لەسەر بزوتنەوە هەبووە ڕۆڵک ئەو مەگەر خی گەورە بە گەورەی خۆی جەزایان باتەوە لەو هەموو ڕۆڵە جوانی کە بینیوێن. دەوتێت کاگەحسان پەیوەندی لەگەڵ خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز باش نەبوو. ئەم دەنگۆیە چەند ڕاستە و ئەگەر وا بووە هۆکاری باش نەبوونی پەیوەندی نێوان تۆ باوکە چی بوو وەکو ڕابەری دووەمی بەعەکسۆ ینی ئەتوانم بڵێم پەیوەندی من و ئەو هەموو ناوەی کە لەگەڵ بەڕێز ئێمە ینی نزیکترین و زیاترین پەیوەندیمان هەبوو بێکەوە. لەبەرەوە مامۆستا مەلا عەلی هیچ سەفەرێکی دەرەوەی وڵاتی نەکردووە ئەگەر بڵین من لەگەڵی نەبووم و لەگەڵیان نەچوو بم و حتا کاتێکیش من لە کوردستان بووم من حیمایە بووم لەگەڵی لە کیمیایی بارانیشە هەر لەگەڵی بووم. ینی هەموو تەمەنم من لەگەڵیا بووم. ئەو شتانە ڕاست نییە. بەعەکسەوە خەڵکێکی ترڵێن گوایە من نزیکترین کەس بووم لە باوکم و کۆنتر وە ئیتیهامیان نەکردین کە گوایە بەعەکسەوە ئێمە تەسیمان هەبێ لەسەر قەراری باوکم نەک بۆشێ بەڵام هیچیان ڕاست نیە. بەڕاستی لەبەرەوەی مامۆستا مەلا عەلی خۆی کەسایەتێکی خۆی هەبوو تایبەتمەندی خۆی هەبوو بەڵام لە عینی کاتشا پێی خۆش بوو هەموو جارێک ئەگەر من مەسەڵەن نەقدمان گرت بێ ئەو شتە چۆن بۆ ئەو شتە چۆنە ئاوای هەموو جارێک نەقدمان کردووە زۆر زۆر پێی خۆش بووە و ینی گوێی بۆ ئیستیشارە و ئەو شتانە گرتووە هەر لەبەرەوە ئەوش بۆ لە ژیانی خۆیان پیاوێکی سەرکەوتوو. کەواتە کێشەی ئەم دوایانەی کاک ئیرفانی مەلا عەلی عەبدولعەزیز لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی و ڕابەری گشتیا چی بوو؟ ئێمە ناتوانین بڵین وەکو ینی کێشە مشکیلە لە بزوتنەوەی ئیسلامیە تا ئەم ڕۆژەوەی ئێمە وەکو وتمان لەلایەکەوە بێ و میلەتە بەڕاستی فەخر و شانازی بکا بە بزوتنەوەەوە لەبەرەوەی ئەوەی کە ئەمڕۆ زۆرینەی زۆری ئیعلامیەکان و زۆرینەی زۆری ئەو خەڵکە کە ینی هەوڵی بۆ ئەدەن و تەمەنایەکەن ئەوەیە کە شەفافیت هەبێ ئەوەی کە ئەوان باسیەکەن و ناوی ئەنن دیموکراسیەکی وا بێ خەڵک ڕەئی خۆی و قسەی خۆی هەبێ من وابزانمەوەی ئەو خەڵکە تەمەنایەکە لە بزوتنەوەی ئیسلامیە هەیە بۆ نمونەوە تا خەڵک نەقد لە ڕابەرەگرێ نەقد لە جەگری ڕابەرەگرێ لە مەکتەب سیاسیەگرێ لە هەموو یەگرێ لە هیچ حیزبێکی ترامە نابینی. لەبەرەوەم بەلای منۆ ئەم ئیختلافی ڕەئیە قووەتە بۆ ئێمە نەک خوا نەخواسە بەعەکسەوە معنای وایە ئێمە لە نەقد ناترسین و ئێمە ئەو مکەسەراتانەمان نییە لە خەڵکی خۆمان بترسین. لەبەرەوە زۆر بەلایمانەوە تەبیعیە و بە تەبیعیش وەریەگرین. مەوزوعی تەجمیدکردن و ئەو شتانە هەنێ برا لەوانەیە هەبێت تەجمیدکردن برای بەڕێزم تۆ هەرچ حیزبێک هەرچ منەظەمەی هەرچ کارێک
تۆ چەنێ مانوو ببیتایە ئێمە شەریکەیەک نییە تۆ کابرا تەعینی کردبیت و بێت بەیانی نامەیە بنووسێ بڵێ ئەوە من تۆم فەسڵ کرد ئەو برا بە ڕێزانەی کە ئەمڕۆ ماون یەکێک و کاک عیرفان یا هەر برایەکی تر تەمەن ئەو برانەی کە دەسەکردایەتیان ئەوانەی کە لێ ئیعلامان هەر هەمووی مانوو بۆ لەو حیزبا هەر هەمووی لە بیدایەتەوە تا ئەمڕۆ لەو حیزبایە لەبڕۆ خۆمە دوکانیە تۆ کابرا دەریکە یا بیهێنی یا بیبێ اختلافی ڕەئی هەیە بەڵێ هەیە بۆ چوونی جیاواز هەیە بەڵێ بۆ چوونی جیاواز هەیە ئێمە ئەم شتانە هەمووی هەیە لەناو بزوتنەوە من لەو باوەڕام ئێمە بەوەی شۆ جوانین و ڕۆژ بە ڕۆژ بتوانین بەڵام لەبەرەوەی ئێمە تا حدێکی زۆر ئەتوانم بڵێم ئەو ئازادیە زیا هەیە وەکو زیارڕەویەکی لاتووە میدیا و ئیعلام زیاتر پێمان ئەزانێ و زیاتر باسیەکە و پەڕەکانیان زیاتر بۆ شتانە ڕەشەکەنەوە بەڵام ئەگەر بێن ئێمە تەماشا بکەین تەناقوزێکی زۆر هەیە لەم وەزعی کە ئێستاکە ئەیبین هەر 200 ساڵ لەمەوە پێش باسیەوەیان نەکرایانە و ئەوە بڵین مناڵەکانی مەسەلەن مەلا عەلی ناوی دووسێ ئەندامی سەرکردایەتیانە هێنا ئەمانە لەبەرەوەی خەڵکی هەڵەبجەن و ئەمانە لەبەرەوەی ئاوان ئەمانە تەئیدیانەکەن و ما باقی ئەوانەی کە کۆنن وەکو کاکامیل و کێوکێ ئەمانە دژیانەوەسن هەر ئیمڕۆ هەمان میدیادێ بیری چۆ خۆی 2 ساڵ لەمەوە پێش ئەمەویتەوە دێ دەڵەشی نا کوڕانی مەلا عەلی ئەمانە فلان و فلان دژیان و کامیل و ئەمانە سەجەب بابە ئەمەد باشترین دەلیلە بە عەکسە ئێمە نەخەت و خەتکاریەکەین لەو بزوتنەوە نە هیچ ئەەکەین تەنها شتێک ئێمە هەچ کەسێک وەکو بزوتنەوە ئیخلاسی هەبێ لەناو ئەو حیزبا ئەوەنە نزیکی لەمانەوە ئەوەنە ئێمەش نزیکین لەوانەوە مۆزوعی خەت و خەتکاری ئەو شتانە بە هیچ شێوەیەک نییە و شورای بزوتنەوەش ئەو شتە زانن ئێمە حتا لەناو شورای بزوتنەوە زۆر جار لەوانەیە ڕێیە کاتبێتە پێشەوە من لەگەڵ کاک عیرفانە دوو ڕێی جیاوازمان هەبوو بێت بۆ زۆر بە تەبیعی هیچ وەرمان گرتووە ئێمە ئیختیلافی ڕەئی وای لێ نەکردوین کە خوا نەخواسە بە ئاکارێکی خراپمان نابێت بەڵام دەنگۆی ئەوەیە کە ئێوە وەک بنەماڵەی وەکو کوڕانی مامۆستا عەلی عەبدولعەزیز وەک فەرمانبەر سەیری کادرە سیاسی و سەربازیەکانی نێو بزوتنەوەکەن و هەندێک جار ئەگەر ئیشێک بەدڵ و بەخواستی ئێوە نەبێ دەستەواژەی لابردن و پشتگوێ خستن و دەرکردن و وەلانان بەکارهێنن ئەم دەنگۆیە چەند ڕاستە من ئەڵێ حەزەکەم وەکو باسمان کرد هەموو کەسێک هەر شتێکڵێ بە دۆکیمنت و قسە بکە بە ینی ئیسپاتی بکە هاتوو بورهان این کنتم صادقین پێش هەموو شتێ جارێکە ئەوترێ ئەو دەستەواژەیە کوڕەکانی مەلا عەلی ئێمە حیزبی بەعسیش نووسیوان ئەوە لە نەکانیان ناهەیە لە نووسینەکانیانە کە وەختی خۆی حتا دامی هەر کەسێکراوەڵێ لەبەرەوەی یەکێ لە خاڵە باشەکانی ئەوێڵێ ڕقی لە عەلی عەبدولعەزیز و کوڕەکانیەتی یەکەم ئەم دەستەواژەیە ئیسلامیەن غەڵەتە لەبەرەوەی بۆ نمونە ئەگەر من وەکو ئیحسان غەڵەتێکم هەبێ کاک عیرفان چی بکە لە ئیسلام ئاڵێ وەلا تەزیرو وازیرەتون ویزرە ئوخرە خۆ تۆ نابێ ئەم دەستەواژەیە کە بەکار ئەهێنە کوڕەکانی فڵان کرد ئەمە هەچ کەسێک گوێگر بێ بزانێ ئێمە دەستەواژەیەکی غەڵەت دوو ئێمە وەکو خەڵکی تر ئەندامی سەرکردایەتین و خەڵک هەڵی بژاردوونە ناو ئەو حیزبە ئەگەر شتێکیش هەیە ئەڵێ فڵان ئەندام سەرکردایەتی ئەم غەڵەتانەی هەیە ئەم دەستەواژانە تەنها بۆ ئەوە نەبێ پەڕەی جەریدە و مجەلە و ئەو بەرەڵایە ئیعلامی کە هەیە لە کوردستانە و تەنها بۆ پڕیەکەنەوە ئەیانەوێ شت بکەن بە هیچی تری نابینم و ئیلاگەر تۆ وەکو بە چاوێکی بڵین علمی تەماشای مۆزوعانە بکەی ئەزانانی ئەمی دوورە لە ڕاستیەوە هەر هەمووی هی 3 ساڵ لەمەوە پێش بێنە لەگەڵ ئەمڕوا بێنە تەناقوزیەکی هەیە هەر هەمووی ئێمە دوایەوە لە عینی کاتە ئێمە من تەحەداکەم هەچ مەسئولێک کە لەم کوردستانە هەیە و ئەمڕۆ کە زیاتر چادەکەی پان بووە و زیاتر بڵین بزنس و پارە و ئەم شتانە تێکەڵاوی سیاست بووە فەرمو هاتون هەر هەمووی ئەبینی کوڕی مەسئولین و ئەوانەی کە خۆیان بە لیبرال و سۆسیالیست و ئەم شتانە زانن و بە دیموکرا هەمووی کە ئەیان زانن هەمووی تێکەڵاو بۆ خەڵک ئەوە تا هەرچی میدیای سێبەر و خاس و خراپیشە باسی ناکە فەرمو کوڕی مامۆستا مەلا عەلی هەر هەمووی بزانە لە ئەوەڵ ڕۆژی ئەم بزوتنەوە هەبووە یان نەبووە بزانە لە جادەپانیا هاتووە باشە تۆ باسی بەڵگە و دیکۆمنت و سەلماند نەکەی تۆ مامۆستا مەلاکرێکار زۆر جار جەختان لەوە کردوتەوە لە زۆر لێدوان و دیداری جیاوازە کە عەلی باپیر پیاوی ئێرانە تۆ چۆن ئەمە ئەسلمێنی و بەڵگەت چیە لەسەر ئەمە بەڵێ ئەمە خۆی تەبعەن هەر لە بیدایەتەوە کە وەکو باسمان کرد مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی شەخسیەتێکی عالەمی بوون خۆیان لەوە بە گەورەترە زانی بچنە ژێر سەیتەرەی هەرج وڵاتێک یا هەر جێگەی احترام جایە چوونە ژێر سەیتەرێ و ئیملا یعنی هەڵسی بە پرۆژەی ئەو وڵاتە جایە
هەر لەبەرەوەی ئەو داواکارێکی زۆر کرا لە بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و ئەنجام نەدرا و هەمووش ئەوانە تاریخێکن. مەسەڵەن ئێمە داواکراوە مەجلیسان نەچینەتە ناوی، داواکراوە بۆ زۆرشت نەکچین. مەسەڵەن هەموو ئەو مەشروعانەی کە بووە هەموو کەسێک و هەموو میلەتێک و هەموو سیاسێکی وڵاتەی زانێ. هەر بەو سەبەبانە بووە تەبعاً هەوڵ دراوە کە بێن منافسی بۆ دروست بکەن، بێن خەڵکانێک لێ زید بکەنەوە کە مەسەڵەن بۆ نمونە ئەمەش هەیە. زۆر جار مەسئولی بەرز هاتووە مباشر چۆ بۆ لای بڵین کاک عەلی بابی ڕۆشتۆ بۆ لای بینیوەتی قسەی لەگەڵا کردو. دوایەوە ئێمە هەستمان بۆەوە کرد، ئێمە جارێ ئەو پرسیارێکت کردەوە پێشتر جەنابەت بۆ مۆزوعی مامۆستا مەلا عوسمان و لادان. طبعا ئەمە غموزێک لەسەرمە من حەز دەکەم بە هەموو کەسێکی بڵێم و هەموو کەسێکیش ئەم حەقیقەتە بزانێت. پێم خۆشە باسی بکەیت. یەکەم مامۆستا مەلا عوسمان من وەکو ئیحسان و وەکو خانەوادی خۆمان وەکو هەموو لایەکمان تا مامۆستا مەلا عوسمان لە ژیانە بووە هیچ کەسێک یعنی شایستەی ئەو جێگە نەبوو کە مامۆستا مەلا عوسمانی تیا بێ و ڕابەر بێ و مامۆستا مەلا عەلیش هەمان ڕەئی هەبوو. هەر هەموو ئەمانەی کە ئێستاکێ هەن و ئەم قسانە کەن و جابوونەتۆ لە ئێمەش ئیمزایان کرد و وەرەقەیان ئیمزا کرد کە مامۆستا مەلا عوسمان تەمەنی چۆ بە عومرا و وای لێ هاتووە ئەمەی لێ هاتووە ئەگەر ئەمە قبوڵ نەکەن معنای وایە ئێوە وا ناکەن و ئەمە ناکەن و ئێمە ئەچینە ماڵەوە دانیش. ئەمەیان کرد حتا زۆر زۆر مامۆستا مەلا عەلی پێی ناخۆش بوو ئەوە ئیعلامیەکانی خۆمان شاهدن حتا نەیهێش ئەو بەیانانە بخوێنێتەوە تا چەند ڕۆژێک لە ئیعلامی بزوتنەوەشا کە بە ناوی ڕابەر ئەسڵەم بوترێ تا ئاخر ژیانی مامۆستا مەلا عەلیش نامەی نووسی مامۆستا مەلا عوسمان هەر بە ڕابەر ناوی بردووە. هەر لەو کاتە من هاتمەوە بۆ کوردستان لەگەڵ حاجی تەحسینی برامان ڕۆشتین بۆ لای مامۆستا عوسمان ماڵەکەی لە تەنیش ماڵی ئێمە بوو. مامۆستا مامۆ عوسمان جەنابەت کە ئەم کارە کراوە ئێمە ناڕازی خۆ تەبعاً ئەگەر ئێمە ئەوە بێ پێ خۆش بێ ئەوە باوکتەوە وەلەو ئێمە لە هەموو ژیانمانەوە فەرقە نەبووە لە بینی ئێمە بڵێمانی مامۆستا مەلا عوسمانە چین بۆ لای نەچوونە ماڵی خۆمان من لێەوە کە لە حدودەوە گەڕاینەوە نەچوومە ماڵی خۆمان چوونە ماڵی مامۆستا مەلا عوسمان ئەوە مناڵەکانیشی شاهدن ڕۆشتین بۆ قوربان ئەوە من وەکو ئەوەی کە پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی هەمووی لە ئێمەوەیە و ئەوەش عاجی کە خەڵکێکی زۆر و ئەسکەری لەگەڵیایەتی ئەوانە ئێمە هەر جەناب و ڕابەرمانی و ئەمر هەر لە جەناب وەرەگرین حتا فرمێز کاتە خوارەوە بە چاویاوتی ڕێگەم نەزانم بمە موئامەرەیە ئەینا فەرقی من و عەلی بران چییە هیچ نییە بەس من نەزانم مە موئامەرەیە لێمان تەمام قسەکە ئەویش بوو. طبعاً لە ژیانی باوکیشمان بوو یەکەم جا حەز دەکەم ئەوە بڵێم ڕاستە ئەو کاتە ئەو زەختیان کرد و ئەو هەموو ناخۆشی و ناڕەحەتیە و ئاوایە کارێکیان کرد کە ئەمە ئەگەر ئەمە نەبێت چینە ماڵەوە دائانیشتن ئیمزاکەی هەمووشیان هەیە نامەکە هەیە و ئیمزاکەش هەیە کە هەر هەمویان هەر بەکە عەلی باپیرەوە ئەو کاتە عەبدولقایبە هەر هەمووی ئیمزای کردبوو کە ئەگەر ئەمە نەکرێت لە ماڵدا ئەبێ ئیلا ئەم گۆڕانکاریە بکرێت مەجبوریان کرد کە قبوڵی بکات بە زۆری خۆی ئەینا زۆر پێناو لە هەموو ژیانی مامۆستا مەلا عەلیش کە من نزیک بووم لێی پەشیمان بوو لەو قەرارەی کە ئەبوایە هەرو کاتە شەڕیش بواە ئێمە قبوڵمان نەکردایە و ئەو قەرارە نەدرایە لەبەرەوەی قەرارێکی سائیب نەبوو لەبەرەوە ئەمە شوێنەکەی بوو ئەمەی مامۆستا مەلا عوسمان ئەمە موئامەرەیە بوو کە لە بزوتنەوەی ئیسلامی کرا بۆ مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی ئەگەر بە یەکۆ جوان لە پشتی مامەرەوە بوو هێزی دەرەکی لە پشتیوە بوو لەبەرەوەی کە نەیانەتوانی ئەگەر بە یەکۆ بوونایە ئەم هێزە بە قووەتە و کە ئەم بزوتنەوە بۆ شێوەیە گەورەیە ڕۆشت و سەیتەرەشی نییە بەسەریا طبعاً ناتوانی سەیتەرە بکەی بەسەریا لەبەرەوەی بێ یەکەم جار چی بکەی یەکەم جار هاتن مامۆستا مەلا عوسمانیان لادا بە عمرێەوەی کە پیرە و ئاوایە و پێی ناکرێ و با لە ماڵۆ دانیشێ و زەعیمی ڕوحی بێ و لەگەڵ ئەوە کە مامۆستا مەلا عوسمان بەس دانیشتایە ئالێوە کافی بوو بۆ ئەوەی هەم یعنی بەرەکەتی ئەو پیاوە لە تۆ نزیک بێتەوە و خەڵکێک حل لە خۆشەویستیش بێن بۆ لای بزوتنەوەی ئیسلامی و شەخسیەتی ئەویش دووبارە نابێتەوە. دوایەوە مەرحەلەی دووهەم چی بوو ئەم دوو پیاوە لە یەک بکەیت تەختیتەکەوا بوو ئەم دوو پیاوە ببوورەکە گەسان پشوویە گۆرەگرین و دواتر بەردەوام بین بەڕێزان دواتر دێنە وڵاتان.